ئازیزان و خۆشەویستان، ئەمڕۆتان شادۆم، کاتتان باش. جاریشتر لەگەڵ ئێوەی ئازیزدان بۆ پێشکەشکردنی بەرنامەیشتر لە ڕێگەی کەناڵی هیواوە. ئەمڕۆ ڕۆژی یەکشەممە 11/2/2024 وام دانان سەبارەت بە دوو بابەت بۆ ئێوەی ئازیز بدوێم. هاوڕیانێکە گەربیانێ لە ڕێگەی کۆمنتەوە یاخود ڕاستە و خۆش لە ڕێگەی ڤیددیۆ بەشدار بن، ئەتوان ئاگادارم کەنەوە لە ڕێگەی ماسنجەری فەیسبووکەوە لیکەکەیان بۆ بنێن و لەگەڵم بەشدار بنەوەم. بەرەحاڵ بەرنامەکانی ئەمڕۆمان سەبارەت بە دوو بابەتەوە گوتم. بەر لەوەی بچمە سەر بابەتەکان، پێم خۆشە جایشتر لەوەی ئازیز داوا بکەم، ئەگەر نەتان کردووە تا ئێستا تکایە و کارە بکەن، کەناڵی هیوا لەسەر یوتیوب سەبسکرایب بکەن و ئەم بەرنامە لە ڕێگەی سۆشیال میدیای خۆتانەوە بڵاو بکەنەوە تا بینەرانێکی زۆرتر بیبینن. بەڵێ، باسی یەکەممان سەبارەت بە کەیسی شیروان شیروانیە. لە هەفتەی ڕابردووە دووبارە دادگای تەمیزی هەولێر کە لە 5 حاکم پێک هاتوون، سییانیان پارتی و دوانیان یەکێتیە، بڕیاریاندا ئەو کەیسەی شیروان شیروانی دووبارە بۆ حکمی کە دراوە تاکید بکەنەوە و ئەو هەوڵی کە درابوو تاکو 2 ساڵ لە حکومەکەی کەم بکرێتەوە، ئەو حکومە هەڵبۆشێنەوە یاخود نەیدەن و ناچاری بکەن ئەو 2 ساڵی تر لە زیندانە بمێنێتەوە. بەشی زۆری ئێوە بینەرانی ئازیز دەزانن شێوان شیروانی ڕۆژنامەوانێکی خەڵکی ناوچەی بادینان بوو، خەڵکی ئاکرێ بوو. ئەو نەترسانە سەبارەت بە گەندەڵیەکانی دەسەڵات و بە تایبەتی پارتی دیموکراتی کوردستان لەو ناوچەیە قسەی ئەکرد وە سەرنجام ئەم کارە بوو بەهۆی ئەو دەستگیرکردنی لە ساڵی 2020 و پێچانەوەی تۆمەتی جۆر بە جۆری ناڕەوا و نادروست و زیندانیکردنی بۆ ماوەیەشی دوور و درێژ کە حکومەکەی نزیکی 15 ساڵ بوو. دیارە دواتر بە بڕیاریشی سەرۆکی هەرێم بەشێک لەم حکومەکەم کراوەتەوە، بەڵام ئەو لە هەموو ئەوانەی تر کە هاوڕیانی کە لەگەڵ یا دەستگیرکراون لە هەمووان زیاتر بڕیاروای لە دادگا بمێنێتەوە. شێروان شێروانی وەکو بیر و بۆچوون و بیرباوەڕ لەوانەیە لەگەڵ منێکی چەپ و کۆمونیستە جیاوازی زۆری هەبێ، بەڵام ئەو لێرەیە بۆ من زیندانیشی سیاسیە، زیندانیشی بیر و بۆچوونە، لەسەر بیر و بۆچوونی لەسەر ئەو وتارانی کە نووسیوێتی لە زیندانە دانراوە. شێروان شیروانی کاوە گەرمیانیشی زیندووە، لە برەوەی بکوژرێ، لە برەوەی تیرۆر کرێ. دەسەڵاتی پارتی لە کەسی شێروان شیروانیە بە هۆکارێکی دیاری کراوە، دیارە بڕیاریانە بۆ تەمێکردنی ئەو خەڵکانی کە لە دژی پارتی بەدەنگێن و قساکەن و ئەوانە لە بری کوشتنی بڕیاریدا کە دەستگیری بکاوە لە زیندانە بیهەڵێتەوە. ئەو 2 مانگ زیاتر لە زیندانی تاکە کەسیە هێڵراوەتەوە و دواتریش دیارە لە پرۆسەی لێپێچان و لێپێچینەوە ئەوانە زۆر هەڕەشەی لێکراوە. ئەو ئاشکرای کرد لە یەکێک لە دادگاییکردنەکانیە، ئاشکرای کرد کە ئەو هەڕەشەی تەجاوزکردنی لە هاوسەرەکەی لێکراوە بۆی کەوادان بە کۆمەڵێک تۆمەتا بنێ. باسەکە لێرە لەسەرەوەیە کە من پێم خۆشە سەبارەت بە ئەو دادوەرانەی کە ئەم حکومەیان داوە قسەیە بکەم. ئەو دادوەرانەوە دەستگایشی دادوەری کە لە کوردستانە ئەم حکومەی دووبارە دایەوە و شێروان شێروانی بەم تۆمەتانەی کە خراپ بۆ پاڵی دووبارە بڕیاری زیندانکردنەوەی بووماوەیکی دوور و درێژ دایەوە و ڕێگەی نەدالانی کەم 2 ساڵ لە حکومەکەی کەم بکرێتەوە. ئەمانە بەشدارێکی هاوبەشێکی تری ئەو تاوان و ئەو پێشێرکردنانی مافەکانی مافە سەرەتایەکانی ئینسان لە کوردستان. ئەوان دادوەرن وەکو دادوەرەکانی سەردەمی سەدام، هیچ جیاوازێکیان لەوانە نییەوە. دیارە ئەبێەوە ڕوون و ئاشکرا دیار بێت ئەو دادوەرانەش وەکو ئەم دەسەڵاتە بە پرسە بەرامبەر و تاوانەی ئەنجامێدەن. ناکرێت کە ڕۆژی خۆی هات بڵێن ئێمە مەئمور بووین و حکمی ئامرمان جێبەجێ کرد و نەماتوانیەوە شتێک لە بەرامبەر ئەوانەیە بڵێنەوە. ویژدانی خۆتان و
کەسایەتی و اعتیباری خۆتان خستۆتە ژێر پێوە بەو بڕیارە زۆر ئاشکرا دژی ئازادیانەی کە لە بەرامبەر ڕۆژنامەوانان دیارە هەر شێوان شێوانی نییە، زۆرێکی تر لە ڕۆژنامەوانان و زۆریشی تر لە چارەکوانن لە زیندانەکانە دانراون و هەمیشە و دایم دادگاکانی کوردستان بۆ لێ پێچینەوە لە خەڵکانێک کە ڕخنە لە ڕژێمی دەسەڵاتداری کوردستانەگرن لە دەسەڵاتدارانی کوردستانەگرن زۆر ئازا و چستو چالاکن، بەڵام بۆ سندەوەی مافی خەڵک وەکوچی سەڵە جوڵێنەوە حتمەن ئەم حقیقەتانە لە بەرچاوی خەڵک ون نابێ و جێگای خۆیەتی ناوی ئەو دادوەرانە باز بکرێ. من ناوی دادوەرەکانم وەرگرتووە و ناوی ئەو دادوەرانە هەوڵێم بۆ ئێوە ئازیز بکەنمەوە بۆی کەوا ئاشکرا بێ ڕوون بێ کە چێن ئەوانەی کە ئەم حکمیان داوە و ئەم جۆرە مەسائلانە پێویست بەواکە کە قسەی لەسەر بکرێت، پێویست بەواکە کە هەموو ئەو کەسانەوە هەموو ئەفرادانەی لەم جۆرە تاوانەیە بەشدارن ئاشکرا بن و بۆ خەڵک ناسرا بن. دادوەرەکان ئەمانن: محەممەد مستەفا مەحموود، هاشم عەبدولحامید حەمەسەعید، مەسعود خزر مەحموود، غازی خەلیل، تاهر عەلی حەسەن. ئەمانە دیارەم ناوانە ئاشنا لەوانێ زۆر کەسی تریش بیزانن، من بانقەز لێرەی خوێنمەوە و داواکارم هەمووانشی کە لە کەیسی شێروان شیروانیا داکوچی لە ئازادیەکەن و لە پەنا ئازادی سیاسی و ئازادی بیر و بۆ چوون و ئازادی دەربڕینەوە وەستاون، هەموو ئەوانە هەمانم کارە بکەن و ناوی ئەو دادوەرانە ئاشکرا بکەن و بزانێ هەموو کەس بزانێت کە ئەمانەی کە لە پاڵ ئەم حکومە ناڕەوایی دەسەڵاتدارانە وەستاون چێ. مەسلەیەکی ترەوەیە ئەم جۆرە دادگاییکردنانەوە ئەم جۆرە حکومانەوە بەکارهێنانی دادگا بەم شێوازە لەلایەن دەسەڵاتی پارتی دیموکراتی کوردستانەوە کە هەموو شتێکی قۆرخ کردووە لە کوردستانە و دادگاشی کردو بۆ وەسیلەیەک بەدەستی خۆیەوە بۆ چەپاندن و بۆ داپڵۆسینی دەنگە ناڕازیەکان و تا ئێستا درێغی نەکردووە لە تیرۆرکردنی ناڕازیان و ڕخنەگرانی دەسەڵاتەکەی خۆی و هەموو ئامرازەکان و شێوازەکانی سەرکوتی لە بەرامبەر ناران و ڕخنەگرانی خۆیان بەکارهێناوە. بە بڕوای من دەسەڵاتێکی لەم بابەتە هەر شێوازێک لە شێوازەکانی خەباتکردن لە بەرامبەر یا مەشروعە و ئەتوانرێت دەستی بۆ ببرێ. دیارە مەبەستمەوە نیە بانگەشە و بانگەوازی خەباتی چەکداری بکەم، نەک لە بەخاتی لەم دەسەڵاتە، لە بەخاتی خودی دۆخی هەرێمی کوردستان کە تەحملی پشتیوانەکە، بەڵام هیچ ئەمە لە بەخاتری نامەشروعی بوونی ئەم جۆرە ڕوبەڕووبوونەوانە لە بەرامبەر دەسەڵاتی پارتیانی بەڵکو بەهۆی ئەوەیە کە ئەم شێوازە لە ڕوبەڕووبوونەوە زۆرتر لە خزمەتی دەسەڵاتداران و لە خزمەتی کۆنەپەرستانی کوردستان ئەشچێتەوە. بەڵام ئەم دەسەڵاتە بە ئێماڵێ ئەگەر ڕێگەمان پێنادا بە شێوازێکی ئاشکراوە بە شێوازێکی مەدەنی دەربڕ لە بیر و بۆچوونەکانی خۆمان بکەین، تەنان خۆ پیشاندانەکانی ناڕەزایی لە بەرامبەر دۆخێکا کە فەرمانبەران و کە مامۆستایانی کوردستانی تێکەوتووە لەو جێگا بەو شێوازەی کە حیزبێک لە حیزب هاوپەیمانە دێرینەکانی خۆی لە شاری هەولێرا بەڕێخا دووبارە ئەو خۆ پیشاندانەش ئابڵوقادرێت و ڕێگەی سەرجادەبینینی پێنادرێ. ئەم دەسەڵاتە بە ئێماڵێ شێوازەکانی خەباتی مەدەنی لە بەرامبەر بنا کاریگەری خۆی نییە و ناتوانێت بە ئەنجامێک بکە. بەڵام دیارە ئایا ڕێگاکەی هەر ئەوەیە کە بڕۆی دووبارە دەست بۆ تیمریشی بەری نەخێر، بەڵام ئەکرێ دەست بۆ کار و هەڵسوڕانی نهێنی ببرێت. بە بڕوای من لاوانی هەولێر گەنجانی هەولێر پێویستەکە لەم ڕۆژانەیە و لە بەرامبەر ئەم جۆرە ڕووداوانەیە بێنە دەنگ و بێنە دەست. کافینە لە سۆشیال میدیاوە قسە بکەین. سۆشیال میدیا توانم من لێرەوە لە سویدەوە هەرچیم بە خەیاڵا بێ بیڵێ، بەڵام سەرجادەکان و سەرشەقامەکان و دیوارەکانی شوێنە گشتیەکانی هەولێر ئەتوانێت بە وێنەکانی شێروان شیروانی بە دروشمی ئازادی بۆ شێروان شێروانی بە دروشمی بژی خەباتی مامۆستایان بژی خەباتی فەرمانبەران بڕازێنرێتەوە. دەستبەرین بۆم شێوازانە بەتاخەوە ئەم نەوەی کە لە کوردستانە هەیە هەتاکو بێبەری بۆ لە ناسینی ئەم شێوازانەی نهێنی کارکردن و خەباتکردن. ئازیزان ئێوە کە ناڕازین لە بەرامبەر دەسەڵاتی پارتیە و بواری خۆ دەربڕینتان پێنادرێوانە زۆر کەس نازانێ، وازانێت تەنها ئەوە ئێوە دەسەڵاتی پارتی لە هەولێرە بڕواو نەمێنێ.
نووسینی سەر دیوارەکان بڵاوکردنەوەی بەیاننامە بڵاوکردنەوەی ئەمانە لە جێگایشی وەکو هەولێرا ڕێگای ئەوەی هەیە نیشانی بدا کە خەڵکێکی ناڕازی و بە جانگەی و بە جان بەلێوگەی و لە هەولێرا وجودی هەیە کە لە بەرامبەر دەسەڵاتی پارتی ئەوەستاوەتەوە کە دیارە مەوەکو سوۆشیال میدیا نییە جاران ئێمە سوۆشیال میدیامان لە بەردەستان نەبوو سوۆشیال میدیا ئەکری هەموو شتێکی لێوە بووترێ بەڵام لەسەر زەوی لە ناو شارەکانە هیچ دیمەنێکی لێ نەبیێ بەڵام ئەم ڕێگان ناتوانێت ڕێگی کاریگەر بێ بە بڕای من شێوان شیروانی نمونەیەکی ترە لە ئەوەی کە دەسەڵاتی پارتی چەندێک ترساوە چەندێک تۆقیوە لە بەرامبەر ناڕزایی خەڵکە ناڕزایی جەماوەرە و چەندێک کورسی و ئەو جێگای کە گرتوێتی لەرزۆکە و چەند قابل بەوەیە ئاڵوگۆڕێکی زۆر خێرا لە کۆمەڵگەی کوردستانە بێتە دی بۆ ئەمە پێویستەکە ئەو هێزانەی کە لە بەرامبەر ئەم دەسەڵاتەیە وەستاون و ئەندێکی باشترانەوێت لە ئێستا چونکە مەرج نێوانی کە لە بەرامبەر دەسەڵاتە وەستاون هەمیشە لەوانە بن کە ئەندێکی باشتریانەوێت زۆر هێز هەیە ئەندێکی خراپتر لە مەشی ئەوێ دیارە ئەرچێوانەیە کە ڕیزەکانی خۆیان ڕێک بخەن و گروپی جۆر بە جۆری سیاسی چالاک لە ناوشارەکانە دروست بکەن و خۆیان ئامادە بکەن بۆ ڕۆژگارێکە ئەو ئاڵوگۆڕە بەڕێوە بێ بە بڕای من پارتی بەم تەسەڕوفاتانەی و دەسەڵاتی دیار دەسەڵاتی یەکێتیش کەمتری نییە لەو بەڵام بە تایبەتی دەسەڵاتی پارتی دیموکراتی کوردستان لە هەولێرە بەم جۆرە هەڵسو کەوتانەی لە بەرامبەر ناڕازیان و بەرامبەر بە ڕەخنەگرانیە حکمی مەرجی خۆی نووسیوەتەوە ئەو دەسەڵاتێکە لە بەرچاوی خەڵکاوە لە بەرچاوی جەماوەرێکا کە ئازادیشی زۆرتر و یەکسانی و مافەکانی خۆیانەوە هیچ مەشروعەتێکی نییە و ئەمڕۆ بێتە یاسبەی ئەم دەسەڵاتە کۆتایی پێدەوەم دەسەڵاتە لە بینەچەوە یەکێک لەو کارانی کە ئەکری ئەنجام بدرێەوەیە خەڵکێکیانوێ ڕۆژگارێکی ڕوونتر چاوەڕێیان بێ لە ئێستا خۆیان ئامادە بکەن بۆیکەوە دەسەڵاتی ئایندە چۆن بێ ڕەنگەمە زۆر سەخت بێتە بەرچاو دەسەڵاتی پارتی بەم هەموو پارۆپولەوە هەیەی و بەم هەموو ڕەوابیت و پەیوەندیانێ لە نێو دەوڵەتیا هەیەی و بەم پەیوەندیانێ لەگەڵ تورکیا هەیەی و لەگەڵ ئێرانە هەیەی و لەگەڵ ئەمریکا هەیەی و لە ناو عێراقا حسابی بۆ کرێ و هەموو بیرەنوتەی لە بندەسا و هەموو پارەی لە بانکەکانی وڵاتانە داناوە بەڵام ئاڵوگۆڕە کۆمەڵایەتەکان و ئاڵوگۆڕە سیاسەکان کە هاتنە سەرەوەی کە ڕووبەن ئەم فاکتەرانە ناتوانێت بەستێکی زۆر پۆڵین بێ لە بەرامبەریە هەموو ئەمانە قابل بە ئاڵوگۆڕە بەرحاڵ خەبات بۆ ئازادی خەبات بۆ ئازادی دەربڕین بەردەوامە و ئەوە ڕوون و ئاشکرایە ئەم شێوازانی مامەڵی دەسەڵاتی پارتی دیموکراتی کوردستان لەگەڵ ڕەخنەگرانیە چەندە ئەتوانێت مایەی ئەوە بێکە ناڕازیانێکی تر بترسێن و لە مەیدانە نانهێڵێتەوە هێندە ئەتوانێت شێوازەکانی خەبات ڕادیکاڵ و تند بکاتەوە بە ئومێدی ئازادی بۆ شێروان شێروانی ئازادی خوازان لەسەر تاسەری کوردستانە دڵیان لە لای ئەوانن کە وەکو شێروان شێروانی بە خاتری بیر و بۆ چوونیان لە زیندان دانراون بۆ ئومێدی هەرچی زووتر ئەو دیارەوە خۆی وتوێتی ئەو زۆر کێشەی نییە کە لە زیندان بێتە دەرەوە لە بەرەوەی دەرەوەی زیندانێکی گەورەترە بەڵام دووبارە ئازادبوونی لە چوارشێ و لەژێر چەپۆکی بێڕەحمانەی سەرجانەکانە هەواڵێکی خۆشە بێ بۆ ئومێدەی هەرچی زووتر ئەو لە زیندان ڕزگاری ببێ لە بەندی ڕزگاری ببێ و جارێکی تر لەگەڵ هاوڕێیان و ئازیزانیا بۆ ئایندێشی باشتر بۆ ڕۆژێکی چاکتر لە کوردستانە خەبات بکە بەرحاڵە منە کۆتایی دێنم زۆرتری لەسەرمە قسە ناکەم بە پێویستم زانی ئەم باسە بکەم و بە پێویستی زانم هەمیشە و دایم ئێمە ئەم ئازادی خوازانەوە ئەم خەباتکارانەمان لەبیر بێ و هەوڵ بدەین ئەم کارە لە هەر جێگایەکە و لە هەر شوێنەکە بۆمان ممکنە بێت لە کەناڵەکانی خۆمانەوە باسییان بکەین
ئەچمە سەر باسێکی تر سەبارەت بەو ڕووداوانی کە لە هەفتەی ڕابردووە ڕوویداویش باسێکە زۆر ئێمە بۆ حکومێک کە لە سویدا ئەژین کاریگەری زۆر نزیکی لەسەر ئێمە هەیە، بەڵام بۆ خۆی مەسلەیەکە ئەتوانێت ئەبعادی جۆر بە جۆریشی هەبێ. بڕیاری دادگای دایرەی کۆچبەرانی سوید بۆ دیپۆرتکردنەوەی سەلوان مۆمیکا ڕووداوێک بوو کە لە هەندێک میدیاکانی سویدی لە هەفتەی ڕابردووە بە خۆی مەشغوڵ کرد. سەلوان مۆمیکا لە کاتێککە قورعانی سووتان بوو بە دیاردەیەکی تقریبەن جیهانی هەموو کەس لە دنیاە ناویستە بوو ئەو کەسە بوو کە لە بەردەمی مزگەوتەکانە قورعانی پارچە پارچاک و دەرێ هێناوە ئەی سووتان و ژرپێ ناو تەسەڕفاتێکی هەندێک جار وە زۆر جار دوژمنکارانە بە مسلمانانە کرد نەک تەنها بە دینی ئیسلام. دیارە بەش بە حاڵی خۆم من وەکو کەسێکە بڕوان بە ئازادی دەربڕین هەیە مەرجنیە من دیاری بکەم کە خەڵک چۆن ئازادی دەربڕینی خۆی ممارەساکە خەڵکێکی لەباری مۆراڵیەوە لەباری تێگەیشتنەوە لاواز ممکنە شێوازی زۆر نابەجێ بە دەربڕینی بیر و بۆچوونی خۆی هەڵبژێرێ. من لەو بابەتانەوە ناتوانم ڕێگری بم. بڕوای من کتێب سووتانن لە کولیەتی خۆیان کردەوەیەکی باش نییە، بەڵام قورعان سووتانن لە سویدا بە تایبەتی دووبارە کارێکە ممکنە بە جۆرێک لە جۆرەکان بە هەڕەشەیەک لەسەر خەڵکانێکە بڕوایان بەم بیر و بۆچوونە هەیە و بەم بیر و باوەڕە و بەم دینە هەیە ئەژمار بکرێەوە زۆر کەس ئاوای وەرەگرن. لە ئێران شتێکی ترە، لە ئێران کەسێک کارێکی وا بکەوانە و پەڕی پشتیوانی لێکەم، بەڵام لە جێگایشی کوسویدا لە سیاقاتێکی دیاریکراوە مانای تر پیا کردووە. سەلوان مۆمیکام کاری کرد ئەم کردەوەی ئەم شێوازی هەڵبژار بۆ دەربڕینی خۆی. دیارە من بەو پێیەکە ئازادی دەربڕین بەلامەوە یەکێکە لە پرینسیپە بنەڕەتیەکان و بە جۆر لە جۆرەکان بە بنەمای هەموو ئەتوانێت ئازادیەک بەحساب بێ. ئازادی دەربڕین لەم بوارەشا من داکۆچی لێکەم و پێم وایە ئەو کارێکە و کردوتی نابوو لەسەری نە سزا بدرێ نەبوو ئەو پەلامار و ئەو ئینێ بکرێتە سەر. لە سیاقێکی دیاریکراوە ئەمە ببینی نەزانین کە سەلوان مۆمیکام کارێک بۆیە کرد بۆ دڵڕازیکردنی باڵی ڕاستڕەوی سوید ڕاستیستەکانی سوید و خۆی لە دوا قسە و باسیە کە من بیستم وە بینیم باسێکە کە من جاریشتر کاری وا ناکەم و ئەمەی تر قورعان سووتانم بە یەک جاری واز لە هێنا لە یەکێک لە ئەو لێکدانەوانەیەکەی کرد ئەوە بوو کە من بۆیە ئیترم کارە ناکەم لەبەروێ من هەستم کرد کە هەنێک حیزبی دیاریکرا و بەسەر شانی منەوە چوونەتە ناو پەرلەمانەوە و چوون دەسەڵاتیان زۆرتر پیا کردووە و موقعیتیان زۆرتر گرتووە خۆیان برۆ پێداوە ئەوانە من نامێ ئەوانی تر سوود لەم ئیرانی لەم کردوانی من بێن. دیارە ئەو خۆی جێگا موقعیتێکی زۆری بۆ خۆی دانەوە واژ نییە ڕاستیزنی سوید زۆر سوودی لەم کارانەی ئەوە نەگرتەوە، بەڵام بەرحاڵەوە خۆی لەوێ ئاشکرای کرد کە ئەو خۆی یەکێک بۆ لە وەسیلەکان و ئامرازەکان بەدەستی حیزبە ڕاستیستەکانی سویدەوە بۆ یا حیزبە ڕاستیستەکەی سویدەوە بۆ پیاکردن و جێگا گرتنێکی زۆرتر لە ناوڕێی عاماوە پەیداکردنی پشتیوانی زۆرتر لەلایەن کۆمەڵگاوە. بەرحاڵە و باسی کرد کە ئەو کارە ناکە و بەم شێوازەش کە باسی کرد کە ئەو کارە ناکە جاریشتر ئەم لایەنی ئاشکرا کردەوە بۆ خۆی وەسیلەیەک بۆ برەو پێدان بە سیاسەتە ڕاستیستەکان. هەر بەم معنایە من وا نازانم کە ئەو کردەوەی ئەو بە تەنها لە چوارچێوە ئازادی دەربڕی نابکرێ باسی بکرێتەوەوانە و کردەوەیشی سیاسی بووەوە پێویستی بە بەرخوردێکی سیاسی بوو. من نەڵێم لە عمومیەتی خۆیان کردەی قورعان سووتاندن کردەیەکە کە شێوازێکی لە ڕەنگە نابەجێ بێ بۆ دەربڕین لە ئازادی، بەڵام شێوازێکە لە شێوازەکانی دەربڕینی کەسێک لە بیر و بۆچوونی خۆی بەو ئەتیبارە نابێ هیچ عقوبەیەک بدرێ و مافیها سەلوان مۆمیکا، بەڵام خودی کردەکە ئەوەی کە تۆ پشتیوانی لێکەیت و لەگەڵی ئاوەستیت و چەپڵی بۆ لێ هەندێک ئەو هەڵوێستیان هەڵبژار ئەوە هەڵوێستێکی ناجبان بەجێ و نالەبارە بە بڕوای من وە دروستتر وا بوو کە بەرپەش بدرێتەوە و
ڕۆشن بکرێتەوە و بە پێچەوانەوە ئەوەی کە ئابان کرا بە شێوە بە ئامرازێک بۆ پەلاماردانی هەموو ئەوانی کە بڕوان بە ئیسلام هەیە لە کۆمەلگای سویدیا و بڕامە جێگای ئەوە بوو کە ڕخنی لێ بگیرێەوە بەرپەر بشترێتەوە. بەرحاڵ ئەمە لە جێگای خۆی بوەستێ سەلمان مۆمیکان کارانەی کرد بۆ ژۆرەکە خۆشی باسی کردبوو بە وەسیلەی دەستی ڕاستیستەکان، بەڵام دووبارە ئەم حکومەتە کە ڕاستیستەکان دەسەڵاتیان بەدەستەوە و تیای حکومەکان دووبارە هەر ئەمە حکومەتە لە ڕێگەی وەزارەتی کۆچبەرانی یا دایرەی کۆچبەرانی سویدەوە بڕیاری دیپۆرتکردنەوەی سەربار مۆمیکایدا دەلەکەشیان چێ گویا دروی کردووە کاتێک کاتۆ بۆ ئێرە پرسیارن لێ کردووە کە تۆ ئەندامی لە گروپێکی چەکداری و توێتیدا، بەڵام ئێستا گوایە هەتا من هەندێک کۆمنتم بوو نووسرا وەختێک کۆمنتی بڵێن پۆستێکم دانان بوو لەسەر مۆزوع ئەنێک کۆمنتم بۆ نووسرا لەسەر فەیسبوک گوایە ئەو بۆیە دیپۆرت کراوەتەوە لەبەرەی تاوانی ئەنجامداوە بە بڕای منە کەسێک گەر تاوانی دژی ئینسانی ئەنجام داوێت لە کاتێکا کە چەکدار بووە و بەڵگەی بەسەرەوە بێوانە کرا لێرە دادگایی بکرێت، وانە دادگایی نەکراوە، دادگایش ناکرێت لەبەرەوەی ئەو دۆ بەڵگانی لەسەرێتی بەڵگەی قاتع نین و ئەو بڕیارەشی کە لەلایەن دادگای دایرەی هیجرەوە درا دووبارە لە پەیوەست بەو هەوڵانەیە کە سوید ئەیدا بووی کات و چێ لە خۆی ڕازی بکات و چێتە ناو ناتۆ و لەم چوارچێوایە کە ئەم مەسایلانە هاتوونەتە پێشەوە و بەم معنایە کە سەربار مۆمیکا بۆ برەوپێدان بە سیاسەتێکی ڕاستیستانە بەکارهێنرا، بەڵام چەپاندن و دەرکردن و بڕیاری دەرکردنیشی لە سوید بڕیارێکە بۆ ڕازیکردنی کۆنەپەرستێکی تر و بۆ برنە پێشەوەی سیاسەتی کۆنەپەرستانی تر ئەویش بەشداربوونی سویدە لە ناتۆیە. بە بڕای من ئەمە نیشانی دا کە ڕاسیزم و ئەو باڵە ڕاستڕەوانی کە لە ئەوروپای خەریکن باڵە کێشن من لە چەند بەرنامەی ڕابردووە دوو بەرنامە ڕابردووە دووبارە لەم بابەتانەوە باسم کردووە. ئەمانە خەتەرێکی زۆر گەورن بۆ ئازادیەکان وەوە نیشانێدەن، ینی تۆ هەت تەنانەت ئەگەر بتەوێ ببی بە ئەمرازی هێزە ڕاستیستەکانش بتەوێ ببی بە ئەمرازی پەلاماردانی خەڵکی سەڕۆژ یاخود موسڵمان و ئەوانە و ئەوە بی، بەڵام دووبارە بۆ پێیکەوا سەرڕەشی سیاسەتە ڕاستیستەکان تەنانە شمولی تۆژەکەوە تۆژە قاتە ژێر پرسیارەوە مافەکانی تۆژ لە ژێر پرسیارەدانی ئەم بڕیاری کە لە بەرامبەر سەربار مۆمیکادانراوە بە واتای چییە بۆ وانێکەوە لە سوید ناژین تۆزە درکردنی ئەمە سەختە جا چیە لێ گەڕاون بۆ خۆی لێرە توانێ برژی و ژیان بەردەوام کاتەوەوانە کەوا نییە دیارە ناینێرنەوە بڕیارەکەی لەسەر دراوە جێبەجێکردنەکەی دواخرێ بەگەخرێ خۆ دیارەگەر بکرێ بنێژێتەوە کسەر سوای تیارێکە نینەوە، بەڵام بۆ پێی کە ئەمە ناکرێت لە ئێستاە ئەو لە ناو وڵاتی سویدا ئەمێنێتەوە، بەڵام بەبێەوەی هیچ مافێکی هەبێت تەنانەت مافی کارکردنی نییە، ینی ئەوانەی کە لەم دۆخەیە ئەژین لە سویدا زۆرجار ناچارە بن سوال بکەن، ینی سوالکردن و دەستپانکردنەوە لە ناو شەقامەکانی سویدا کە ڕێگەی لێ نەژیراوە مۆجال وار بووە ئەنجامدانی هەیە بەڕادەیەک دەستچی وردەوردە بەرەو کەمی ئەچێ، بەڵام ئەمە لە سویدا ڕێگەی نەژیراوەمە زۆر جار ئەوانەی کە بڕیارایان شمولەکە مجبور ناچارن ئەمە بکەن بەچی بتوانن خواردن بکڕن، بەچی بتوانن لەم سەرمایە سەرپەنایەکیان هەبێت جێگایشیان هەبێت تایە بحەوێنەوە زۆر زۆر سەختە کە تۆ نەتوانی کار بکەی نەگەوەی کە نەتوانی کار بکەی کار پێ نەدەن نایڵێن کار بکەی ئەسڵان ئەگەر کار بکەی شتێکی غێرە قانونیت کردو توشکە ئیجازەی کارکردن و ئیشکردن نییە تەنانەت خۆت پێوی دۆزیتەوە ئەوانە مەجبوری بە ڕەش کار بکەیت کە دەگیری ئیستیغلالکردن و بەرهێنانێکی زۆر زۆر ناڕەوا ئەبیتەوە. هەروە مەجبورە بی لە بابەتی مافە سەرەتایەکانە بۆ نمونە مافی تەندروستی ئەو مافەت نییە بێ پارەی خۆت پارە بدەیت بۆ سەردانی دکتۆر کە دیارە ئەمە لێرە لە سویدا ئەگە کەسێک خۆی پارەی دکتۆر بدا و دەوڵەت بەشەکەی خۆی کە لە سەرەتی نێداوانە هەر بەزەوە نەچیتە ناو بنکەیەکی تەندروستی و دکتۆرێک ببینی یاخود مەریزەیەک ببینی جاری وا هەیە نزیکی 1200 تا 1300 کرۆن ینی 130 دلار خەرجێتی کە ئەمە خەرجێکی زۆر زۆر سەختە. مناڵەکان چۆنی بچنەداگە دیارە سەربار مۆمیکا مناڵی نییە، بەڵام مەبەستمەوەیە کە ئەم بڕیارە
شمولی هەموو ئەم مەجالەتاناکە و هەموو ئەمانە بربەستی لە بەرامبەرا دروستەکە. دیارە وای لێ هاتووە ئێستا مناڵەکانیش بە تاوانی یاخود بە هۆی دایک و باوکیانەوە بێمافەکرێن لە سویدا ئەگەر بڕیاری دەرکردنیان هەبێ. ئەمە بەو معنایە، یعنی ئەم بڕیارە لە بەرامبەر کەسێکی وەسلوانە بڕیارێکی کەم نییە و بڕیاریشی زۆر زۆر سەختە. ئەگەرچی خۆی دیارە لە ڕێگەی تیکتۆکەوە لەواچێ پارەی باشی پیاکرد بێ و جۆ نایەتێ زۆر، بەڵام بەرحەڵ بەسمۆیە کە ئەمە لە ڕووی ئینسانی و بڕیاریشی زۆر سەختی لە بەرامبەرا درراوە. دۆخەکە بەم جۆرەیە کە ڕاسیزم لە وڵاتەکانی ئەوروپایە لە باڵادەستیەک و لە برە پیاکردنیشی زۆر زۆرایە و ئەمە هۆکارەکەی ئەو قسە نادروستانە نییە کە خەڵکی پەنابەر هاتوونەتە ئەم وڵاتە و وڵاتەکەیان تێگاوە و گوایە هەموو ئەو مشکلانی کە لەم وڵاتانەیە بۆ هی خەڵکی پەنابەرەوەی ئاستی کێشەکە لە جێگایەکی ترە سیستمێک و نیزامێکی قازانجپەرست لێی بەرپرسیارە. بەڵام دیارە ئاسانترە بۆ خەڵکێک کە تووڕێ و بێزارە لەوەی کەەوە ئەم دۆخە بوای لێ هاتووە، ئاسانترە لەوەی کەەوە دراسی سەرڕەشەکەی تۆمەتبار کات و بە هۆکاری ئەم دۆخە ناڕەوایی بینێ لەوەی کە هەوڵێک دات و خەباتێک بکا بۆ گۆڕینی ژیانی خۆی. هەر بۆیە خەڵکێکی زۆری بەڕاستی کرێکاریش بەڕاستی خەڵکانی زەحمەتکێش و هەژاریش دەرگیری ئەم جۆرە ڕاسیزمە بوون لە سویدا و لەگەڵ ئەم پشتیوانی لەم سیاسەتانەکەن و ئەمە کێشە گەورەکەیە و مەترسیە گەورەکە لێرەوەیە و ئەمە ئەتوانێت ئایندەی دنیاش بە جۆرە لە جۆرەکان هەڵگۆڕپێوە. تا ئێستا ئەوەی کە لە دنیاە ماتۆڕی خەبات بووە یاخود پشتیوانیشی گرنگی خەبات بوو لە پێناوی ئازادی و ژیانیشی باشترا ئەوەیە شوێنێکی وەکو دڵخۆر هەڵاتی ناوەڕاست هەمیشە مقارنەکراوە لەگەڵ ئەوروپا بۆ مافەکانی ئینسانی تیاوی ئینسان ئاواتیا مامەڵاکرێ بۆچی ئەگە خۆرهڵاتی ناوەڕاستوانە بێ ئەمە مستەر و سامەرە بەڵام وەختێک ئەوروپاکو خۆرهڵاتی ناوەڕاستی لەبێ بە خۆرهڵاتی ناوەڕاست شوێ لێبێ خۆرهڵاتی ناوەڕاست بێ بە چەند جەهەنەمێ. یعنی لە ڕاستیە ئەم ئاڵو گۆڕانی کە ئێستا لە دنیا ڕۆیا باڵادەستی فاشیزم و ڕاسیزم لە دنیاە کاریگەری لەسەر سەرجەمی دنیا هەیە. ئەگەر ئەوروپا قیمەتی ئینسان و بایەخی ئینسانی تیا نەمێنێ بۆ ژۆرەی کە تا ئێستا باو بوو هەبێ، دیارە لە وڵاتانێکی وەکو عێراق و ئێران و ئەفغانستان و سعودیە دۆخەکە زۆر لەوەی ئێستاش کە نالەبارە نالەبارترە بێ. سەر یەک گۆی زەوی ئەژین چار نووسمان هەموو بەیەکەوە بەستراوە ئەم کردوانەی کە ئەم سیاسەتانە ئەم پێشهاتانەی کە لە ئەوروپا دێتە پێشەوە کاریگەر ڕاستەوە خۆی لەسەر ژیانی دانە بەدانەمان هەیە. بەهەرحاڵ من ئەمە نەمویست ئەم هەفتەیە باس بکەم کە دیارە ئەم باسان ناتوانێت جێگەی قسە و باسی زۆرتر بێ. ئەگەر ئێوە بیر و بۆچوونێکی ترتان هەیە یاخود مەسەلەکان بە شێوازێکی ترە بینن ڕەخنتان هەیە لەم قسانە یاخود لە بۆشەنیگایکی ترەوە بۆ ڕوانن ئەمێدوارم بتوانن لە ڕێگای کۆمنتەوە لە ڕێگای بەشداریتانەوە بە کۆمنت بەشداری ئەم باسانە بن. بەم جۆرە دێمە کۆتایی بەرنامەی ئەم هەفتەیە تا یەکتر بینەوەیەکی تر و بەرنامەیەکی تر هەموو لایەک بە شادی و کامرانی ئەسپێرم هەر بژین.